ئێمە وەکو یەکێتی ناوەندی باسکە کوردستان نووسراومان کردیە بۆ لەژنەی ئۆڵمپی کوردستان کە مەرجای ئێمەیە داوامان کردێ کە خولی کچان بکەینەوە بۆ یانەکانی کوردستان چاوەڕێی وەڵامیانین بەڵام لە پاش ئەوە ئەگەر وەڵام نەبوو ئێمە وەکو یەکێتی ناوەندی باسکە کوردستان کۆبوونەوەی خۆمان کردیە هەنگاوەشکە داوێن بۆ ئەوەی بتوانین پارە پیا بکەین نەک بۆ کچان بۆ هەموو چاڵەشەکان بەڕاستی لە ڕێی سپۆنسەر ئێمە ینی هەوڵماندا بەڵام کەسێک نەهاتە پێشەوە ئێمەش دوێ ئێستا هەوڵەمانانی دوا خست بینیمان لە بۆ یەکێتێک پارە سەرفکرا لەلایەن حکوومەتەوە بۆیە ئێمە ئەوە دەرفەتەمان قۆستەوە ینی ئێمە کە ئەگە و یەکێتێکەمە دەستخۆشە لێ دەکەین کە ئەوەی یەکەمە لە دنیادا بەڵام ئەگەر بێ ئەوەش باسکەش دووەم یەکێتیە و بە خۆشتان دەزانن ئێمە لە تەقیمی لەژنەی ئۆڵمپی کوردستان دایمەن دووەمین یەکێتی دەرچوونی هەموو ساڵەکان بۆیە ئێمەش داوا دەکەین لەبەرەوەی فشارێکی زۆرمان لەسرە لەلایەن یاریزانان و ڕاهێنەران و ڕاگەاندنەکان و جەماوەری باسکە ئەخر ئێمە هۆکارەکە ئەوەیە ئەگەر کە بۆ یەکێتی تۆ پێش نەکرابایە قەیرانی داراییە بۆ هەموو وەکو یەک بایە ئێمەش هیچ گلەیەکمان نەدەکرد بەڵام ئێستا کە دەبینن یەکێتێک چاڵاشی دەکاتەوە بۆیە ینی ئەوان حەق خۆیتان گلێ بکەن و گلەکەشان ئەمە قبول دەکەین جیاوازی دەکرێمە داوا دەکەین کە لەنەو پاش ئەو جیاوازە چکە نەکرێت وڵای ئێمە ئەو دەمای ینی هەڵوێست خۆمان دەبێت.